خەڵی سێیەم حکومەت لەگەڵ میلەتی خۆی نابێت عەدل بێ. حکومەت ئەگەر لە عەدل ترازا زاڵمە، بەڵام حکومەت لەگەڵ میلەتی خۆیدا و هاوڵاتیانی خۆیدا نابێت بە عەدل بجوڵێتەوە، ئەبێت بە ئیحسان بجوڵێتەوە. بۆ نمونە حکومەت لەگەڵ میلەتی ڕەش و ڕووت و داماوی خۆیدا کە داوای دەنگیان لێ دەکا نابێت چاوی لەوە بێ بەرمیلێک نەوت لە وڵاتی ئەوروپا چەند دەکا من ئەوەندە بۆ زستان لە تۆ دەستێنم. بەعەکسەوە نابێت ئەوە ئەگەر بەکوو خۆی لێی بستێنێ ئەوە عەدلە. نابێت حکومەت لەگەڵ هاوڵاتیە عەدلی هەبێ، ئەبێ ئیحسانی هەبێ. ئیحسان ئەوەیە بگەڕێ کەمترین نرخی لێ بستێنێ. حکومەتێک بە ئیحسان کار دەکا لەگەڵ هاوڵاتیدا کارەبا لە خەڵکی بازرگان، لە مۆڵەکان، لە ڤێلا گەورەکان، لە شارە گەور و سیتیەکان کە خەڵکی دەوڵەمەندی لێیە کاکە پارەی زیاتری لێ بستێنە. بەس گەڕەکە هەژار نشینەکانی وەکو خۆمان ئەبێ حکومەت کەمترین بڕی کارەبا زەرەر لە خۆی بدا. ئەو کارەبایە ئەمپێرێک چەند کەوتووە نیو ئەوەندەی لێ بستێنێ لەبەر خاتی هاوڵاتیەکە. ئەبێ نەوتێک نەک بۆ خۆی بە $30 بە ئەوروپای دەفرۆشێ، بە تورکیای دەفرۆشێ، بە $150 لە زستانە دەستی تۆ نەکەوێ. ئەوە نەک عەدل نییە، ئەوە زوڵمە بەڕێزان، ئەوە زوڵم. ئیحسان ئەوەیە بەرمیلێک نەوە دەگە $100 بکە بیدا بە هاوڵاتی خۆی بە $10. بڵێ مادام تۆ هاوڵاتی زەرەر لە خۆم دەدەم، ساڵی بە بەرمیلێک نەوتیش بە حەقی خۆیشی نەدەبێت، نابێت بە حەقی خۆی بداتێ، بە کەمترین نرخ. ئەبێ خۆراک حکومەت هەوڵ بدا نان، سەمون، پێداویستی ڕۆژانە ئەوەندە بە سعری کەمتر لە بازار بدا بە نانەواکە، تۆ لە زیادی 15 نان بکڕی بە 1000 بۆی فەقیرەکە لانی کەم لە نانەکەشدا تەسیری نەچێتە سەر. نەک بتڵێ غاز نەزانی چۆن یاری دەکا فرکان دەست پێ بکە. ئەبێ ئەگە بتڵێ غاز 7000 تێبچێ، حکومەتی ئیحسانکەر و چاکەکە لەگەڵ خەڵکی خۆیدا لە هەموو دنیا وایە دەیگر بە 3000 دەیداتێ، نەک دوایی بۆ مەسلحەتی خۆی بگەێنێتە 15000 فێڵ لە میلەتەکە بکە. حکومەت لەگەڵ میلەتە نابێ عادل بێ، حکومەت لەگەڵ میلەتە دەبێ ئیحسانی هەبێ، زەرەر لە داهاتی وڵاتەکەی خۆی بدا لە پێناوی هاوڵاتی ڕەش و ڕووتەکان و گەڕەکە هەژار نشینەکاندا. لە شوێنێکی کە تۆڵە بکەوە لەو کەسانی کە پارەیان زۆرە، کە بازرگانن، کە کەسابەت دەکەن دێتە دەستیان، پارەشیان لێ وەرگری جێی خۆیەتی، ئەویش پێی خۆشە، ئەویش زەرەری لێ ناکەوێت.